سەرەڕای گرفتەکانی قوتابیانی بەشە ناوخۆییەکانی زانکۆی سلێمانی یادی دامەزراندنی 50 ساڵەی زانکۆکە کرایەوە لەو یادەشدا کە لە هۆڵی کۆنفرانسەکانی زانکۆی سلێمانی بەڕێوەچوو بەرپرسانی حیزبی حکومی هیچ بەڵێنێکیان بۆ چارەسەرکردنی گرفتەکانی قوتابیان نەدا. مامۆستایەکی زانکۆش پێی وایە حکومەت دەبێت زیاتر ئاور لە زانکۆکان بداتەوە و دەستگیرۆییان بن تا لەسەر ئاسی زانکۆکانی جیهان بیهێنە ڕیزبەندیەکانی پێشەوە. لە ڕاستیە زانکۆی سلێمانی لە ڕانکینەکەی کە هەفتەیەک لەمەوە پێش بڵاو کرایەوە ڕانکینی وڵاتە عەرەبیەکانە نا پلێکی باشی هەیە بەڵام ئەکرێ لەمە باشتر بێت. وەکوتم لە زۆربەی زۆری وڵاتە عەرەبیەکان باشترە بەڵام دەکرێت لەمە باشتر بێ. پێم وایە کە ئەبێ حکومەتی هەرێمی کوردستان دەست نەبە بۆ هیچ شتێک ئەبێ پلانی یەکەمی لە پەروەردەوە دەست پێ بکات دوجار بێتە سەر زانکۆکان. ئێمە ئەگەر بمانەوە زانکۆیەکی دروست و کادری دروست پەروەردە بکەین دەبێت لە سیستمی پەروەردەوە دەست پێ بکەین. بە خۆشمان نەزانین کە سیستمی پەروەردە چەند و چۆن و چەند کەند و کۆسپیتایە. ئێمە کە هاتین لە سەرەتایە ئەم سیستمان ڕێکخستەوە دڵنیا دەکەم کاریگەری بەسەر زانکۆ دەبێت و ئەبێ ئێمەش بە خۆمان نابچینەوە وەکو زانکۆ. زانکۆی سلێمانی لە ساڵی 1968 دامەزراوە و سەرەتای دامەزراندنی تەنها 3 کۆلێژی تێدا کراوەتەوە بەڵام ئێستا لە 19 کۆلێژ و 4 کەمپ پێک هاتووە. ساڵانە چەندین توێژینەوەی زانستی ئەنجام دەدرێت بەڵام بۆ ئەوەی بەرەو پێشچوونی زیاتر بەخۆیە ببینێ پێشنیار دەکرێت دەستی توێژەران و زانکۆ کراوەتر بکرێت و حکومەت هاوکاری زیاتریان بکات لە ئەنجامدانی توێژینەوەکان. خزمەتی توێژەران بکرێت توێژینەوەی ئاسبەرز بڵاوکردنەوە هانیان بدرێکە لە توێژینەوە کانیان لە گۆڤارە جیهانیەکان نابڵاو بێتەوانێ مختبەرەکانمان زیاتر گەشە بکە بۆی ئیشی زیاتر و توێژینەوەی زیاتر بکرێت بۆی زیاتر خزمەت بە زانکۆ بکەین بۆی ڕانکین بەرزێ. پەیام چەند جارێک هەوڵیدا بۆ چوونی وەزیری خوێندنی باڵای حکومەتی هەرێم لەسەر کێشەکانی زانکۆ وەربگرێت بەڵام ئامادە نەبوو ڕوونکردنەوە و لێدوان لەو بارەیەوە بدات. زانکۆی سلێمانی ساڵانە بۆ هۆی دەستێوەردانی حیزب و دابین نەکردنی خزمەتگوزاریە سەرەتاییەکان و گرنگینەدان بە توێژینەوەی قوتابیان ڕوبەڕووی قەیرانی گەورە دەبێتەوە. بۆ ئەم ساڵیش لە پێناو کردنەوەی دەنگی ناڕەزایی قوتابیان چەند ڕۆژێکە سەرۆکاتی زانکۆی سلێمانی دەوامی زانکۆکەی ڕاگرتووە و بە زۆرەم لێیە بەشە ناخۆیەکانی قلیاسانی بە قوتابیان چۆڵ کردووە و چارەنووسی خوێندنی ئەم ساڵ و کێشە هەڵپەسێدراوەکانی قوتابیانی زانکۆکە بەنادیاری ماوەتەوە. ڕامیار عوسمان، کەناڵی ئاسمانی پێام، سلێمانی.